بۆچی مەسعود بارزانی خەوی زڕاوە؟ ئەڕەشەکانی سەر حیزبەکەی چین؟ کەی مەسرور بارزانی کودەتا بەسەر نێچیروان بارزانیدا ڕادەگەیەنێت؟ چیتر پارتی دیموکراتی کوردستان ئەو حیزبە تۆکمە و مەرکەزیە نییە کە پێشتر پارتیەکان بانگەشەیان بۆ دەکردو. مەسعود بارزانی کۆنتڕۆڵی دەسەڵاتەکەی کردبوو، ئێستاش هەرچەندە سەرۆکی پارتی لە ژیاندا ماوە، شەڕی دوو جەمسەر و دوو ئامۆزا و ئەندامی یەک خێزان تا بێت تونتر و مەترسیدارتر دەبێت کە ئەوانیش ململانەکانی نێوان باڵی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم و نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمە. شتێکی ڕوونە کە مەسرور بارزانی نەوەک سەرۆکی هەرێم، نەوەک جێگری باوکی ڕێز لە نێچیروان بارزانی ناگرێت و ئێعترافی پێناکات، بەڵکو وەک زاوایەکی ڕەزا قورس و تەمبەڵ سەیری دەکات کە ئاواتەخوازە زوو لە کۆڵی ببێتەوە بە ئاشتی یان بە کودەتایەکی هاوشێوەی میری قەتەر یان بە ڕەوانەکردنی بۆ بەغدا تا بیکات بەسەرەوە کۆمار و ئیتر گۆڕەپانەکە بۆ خۆی تەخت ببێت. بەڵام ئایا مەسرور ئەو خەونە سەندرێلایەی دێتە دییان نا؟ هەروەها مەسرور بارزانی زۆر پەلەی کۆنتڕۆڵکردنی جونگە سەرەکیەکانی دەسەڵاتی ناو حیزبەکەیەتی و ترسی زۆری لە هێز و کاریزمایی نێچیروان بارزانی ئامۆزا و زاوایەتی، چونکە لە ئاستی ناوخۆ عێراق و نێودەوڵەتی وەک کەسی هەرە دیار و جێگرەوەی مەسعود بارزانی دەبینرێت. ئەمەش هێندەی تر دەرونی مەسروری تێکداوە، بە تایبەت کە دەبیستێتەوە نێچیروان بەردەوام بە نوکتە و گاڵتەکردن پێی دانیشتنەکانی لەگەڵ دیبلۆماتکاران بەسەر دەبات و وەک هەرزەکارێکی ناکامەڵ وەسفی دەکات. ئێستا کە مەسعود بارزانی لە هەشتاکانی تەمەنی نزیک دەبێتەوە و حیزبەکەی لە لووتکەی دەسەڵاتدایە، ترسی گەورە و هەڕەشەی سەرەکیش لەسەر ئایندەی حیزبەکەی بۆتە پرسێکی جددی بە جۆرێک هێشتا خۆی زیندووە، بەڵام شەڕ لەسەر میراتەکەی دەستی پێکردووە و کوڕ و برازاکەی خەریکە بە ڕۆژی نیوەڕۆ لەسەر وەرگرتنی کورسیەکەی ئەو سەری یەک دەخۆن. یەکێکیان ڕەخنەگرەکان ڕاپێکی دادگا دەکات، ئەویتریان لە دادگای تەمیز ڕووبەڕوویان دەبێتەوە و گومان دەخاتە سەر هەنگاوەکانی. کوڕەکەی پەکەکە بە تیرۆریست ناو دەبات و برازاکەی بە ناکۆک لەگەڵ پارتی وەسفیان دەکات. کوڕەکەی لەسەر بازرگانی و پشکی قاچاغ لەگەڵ ڕۆژاوا سنووردا دەخات و برازاکەی بێسڵەمینەوە مەڕووماڵات و جۆ دەهێنێت و بە بۆری نەوتی هەرێم دەفرۆشێت. مەسرور وەک ئەردۆغان دژی یەپەگەیە و هیچ پەیوەندیەکی لەگەڵ مەزلوم کۆبانێ نییە. نێچیروانیش قاوڵتی لەگەڵ دەکات و پەیوەندی تەلەفۆنی لەگەڵ جەمیل بایک ساز دەکات. لە ئێستادا بەرزترین دەسەڵاتی هەرێم لای نێچیروانە، جێگری سەرۆکی پارتیە، خاوەن چەندین کۆمپانیای زەبەلاحە کە سەرمایەکەیان دەیان ملیار دۆلارە، کەناڵی ڕاگەیاندنی بەهێزی هەیە، خاوەنی پەیوەندیەکی زۆری ناوخۆیی و دیبلۆماسیە و دەڵێن هیچ باڵیۆزێکی بیانی نییە سەرسام نەبێ بە میوانداری و کەیفخۆشی لەگەڵیدا. نێچیروان وەک پشکێکی باوکی چاوی لە پۆستی سەرۆکی پارتیە و مەسعود بارزانیش دەیەوێت قەرەبووی بکاتەوە و لەلایەکیشەوە دەیەوێت پێش مردنی خۆی پێگەی کوڕەکەی لە ناو پارتی مسۆگەر بکات. بەڵام ترسیشی هەیە کە مەسرور بەو تەماحکاری و حەزە زۆرەی بۆ کورسی دەسەڵات پارتی تووشی قەیرانی قوڵ و گۆشەگیربوونی زیاتر ببات، بە تایبەت ئەوەی کە دەردەکەوێت پێ ناچێت هیچ ڕێزێک بۆ پێگەی نێچیروان بارزانی دابنێت، نەوەک سەرۆکی هەرێم نەوەک سەرۆکی پارتی. بوونی پارتیش بە حیزبێکی دووسەر خەوی لە مەسعود بارزانی زڕاندووە و دەشزانێت ئەوە هەر ڕوودەدات. بەڵام ئایا مەسرور بە کۆنتڕۆڵکردنی میراتی باوکی و هەواڵگری حیزبەکەی دەتوانێت بەر بە کاریزمایی نێچیروان بارزانی بگرێت و هەروە باز بدات بەسەر ئەو ئیمپراتۆریەتەی 20 ساڵە بنیاتی ئەنێت، یان نا کە ئەوەش ئایندە ڕوونی دەکاتەوە؟